بۆ داواکردنی مافەکانمان بۆی حەقی خۆمان بۆ بگەڕێنرێتەوە بۆی بەو نمرانەی کە بەدەستمانێناوە بڕۆین لە شوێنی شیای خۆمان. ئێمە بە نمرەی 95.4 لە بەشێک وەرگیراوم کە پار باش تا 7 وەرگیراوە، یعنی 7 معدەلی فەرقە، زۆر گوناحاوە. زۆر بەمان لێرە وەرگیراوین، یعنی کەممان تێدا کە وەرنەگیرابێ، بەڵام لە شوێنی شیاوی دەرەجەی خۆی نییە. من کۆنمرەم 98.8 لە کۆلیژی پزیشکی هەولێر وەرگیراوم، بەڵام پاراڵڵ ئەبێ کۆمەڵ پارە بدەم لەبەر تەنها 2 پۆینت. ئاخر بەبزانم لە چ شارێک لە چ وڵاتێک ئەو شتە هەیە لەبەر 2 پۆینت ئەبێ من ئەو هەموو پارەیە بدەم. بۆیە ئێمە داواکاریمان ئەوەیە کە هەموو کورسەکان زیادکەن، نەک تەنها بە پزیشکی، بە هەموو بەشەکانەوە و تەنها بە حەلکردنی کێشەی نەوتنەوەکان کێشەی ئێمە حەل نابێ و بەردەوام ئەبین تاوەکو مافی خۆمان بەدەستهێنین. من بە کۆنمرەی 97 لە کۆلێژی پەرستاری وەرگیرام کە ئەم کۆلێژە ساڵانی پێشوو 80 وەرگتووە. ئێستا زوو بەرزوە، ینی ئەم هەوڵێ وەزارەت بێڕێزیکردن و بە قوتابیان بەڕێزیکردن و بە بنەماڵەکان کەەوە زوو لەگەڵیان ماندوو بوونە گادیانە ئەمڕۆ بەڕاستی ئێمەش بیت شێوێکە بە قبوڵ ناکەین و هەوڵەکانیشمان بەردەوام دەبێت. سبێنش لە بەردەم پەرلەمان دووبارە خوبشاندان دەکەنەوە بەردەوامین تا مافەکانمان بەدەست دەهێنین.